ڕێبین خدر نووسەری شانۆنامەی بێژەر بووە خاوەنی خەڵاتی داناڕەوە بۆ شانۆنامەی کوردی. ڕێبین لە ساڵی 2012 یەکەم کتێبی شعری خۆی چاپ کردووە و پاشان خاوەنی 2 ڕۆمانە. ڕێبین خدر نووسەری شانۆنامەی بێژەر ڕاستەخۆ لەگەڵمانە و گفتوگۆی زیاترەکەین. ڕێبین سڵاو لێبێ. زۆر سپاس. بۆ ئەم شانۆنامەیەت هەڵبژارد؟ بۆ شانۆنامەی بێژەرم هەڵبژارد ڕاستیەکەی من دەمێکە بەتایبەتی ئەو ساڵانی دوایی بە سڕی خەریکی لێکۆڵینەوەم لە شانۆ بەگشتی و خوێندنەوەی دووبارەی ئەو شانۆنامانم کە پێشتر نووسی بوونم لەوێ ڕای ئەوە شانۆنامەم ئەنووسی بەڵام بڵاوم ناکردەوە تا ئەوەی کە خەڵاتی داناڕەوفم بینی کە بەو شێوەیە پێشکەشەکرێت ئینجا شانۆنامەی بێژەرم هەڵبژارد. پێم وایە بەتایبەت لەبەرەوەی کە پەیوەندی بە دنیای میدیاوە هەیە و کە باس لە کۆمەڵێک پرسەکە کە نوێن لە دنیای ئەمڕۆی خۆمان. بەڵێ دنیای میدیا لە لای ئێمە سەختە، ئەی لەنەو شانۆنامەکەی تۆیە چۆنە؟ بەڵێ پێشەوەی باز لەو کەم ڕاستیەکەی بە دوو هۆکار کە من لە شانۆنامەی بێژەر ئەچمە ناو دنیای میدیاوە. یەکێکیان ئەوەیە کە بێژەر وەک کارکتەر وەک فیگەر بەلایەنەوە زۆر سەرنجڕاکێشە لە زووەوە، کارکتەرێکە وەک چۆن شاعیرە ڕۆمانسیەکان نووسەر ڕۆمانسیەکان ئیلهام لە شەپۆلی دەریا لە گوڵ لە دیمەنی سروشتی وەرەگرن. بۆ من کارکتەری بێژەر ئیلهام بەخش بووە. بۆ خۆشم نازانم بۆچی بەڕاستی، بەڵام کەسێک کە لە پشت مێزێکەوە دادەنیشی ڕووداوەکان دەخوێنێتەوە هەواڵی ئەوانی دیکە بە ئێمە دەدا، بۆ من هەمیشە لە ڕووی هوەری و ئەدەبیەوە سەرنجڕاکێش بووە. لایەنێکی دیکەی ئەوە بووە کە دنیای میدیا بەلای منەوە لەگەڵ واقع دیسان سەرنجڕاکێش بۆ پەیوەندی نێوان میدیا و واقع. بۆ من گرنگ بۆ بزانم ئێمە لە دەرەوەی ئەو دنیای کە میدیا پیشانمان دەدات چۆن دەتوانین واقع ببینین یان واقع بناسینەوە. شانۆنامەی بێژەریش بە شێوەیەک لە شێوەکان ئەم پرسیارانە لە خۆی دەگرێت و کارکتەری سەرەکی شانۆنامەکە لەگەڵ ئەم کێشانە ڕوبەڕوە کە چۆن بتوانێت لە دەرەوەی چاوی میدیا بە چاوی خۆی واقع ببینێت. ئینجا بێگومان پەیوەندی هەیە بە دنیای میدیای کوردی و میدیای کوردی کە ئێستا خۆمان لەگەڵیدا ڕوبەڕووین و لەگەڵ ئەو کێشانەی ڕۆژانە دێتە پێشێ و خەڵکی هەستی پێ دەکات. بەڵێ ڕێبین تا ئێستا چەند بەرهەمی ئەدەبیت بەرهەم هێناوە؟ من کتێبێکی شعری 2 ڕۆمان، شانۆنامەی بێژەر دەبیتە 4مین کتێبم. بەڵێ سەرکەوتوبی. بەدەستێنانی خەڵاتی داناڕەوف بۆ شانۆنامەی کوردی بۆ تۆ چ دەستکەوتێکە؟ بەدەستێنانی ئەم خەڵاتە پێشتر ئاماژەم پێدا ماوەیە کە زۆر بە تایبەت خەریکی شانۆنامەم. خەڵاتی داناڕەوف ئەو گرنگیەی هەیە بۆ من کە بتوانێت زیاتر وزەم پێ بدا لەنێو ئەو پانتایە بێسنوورەی شانۆ و شانۆنامە بمێنمەوە و سەرنجڕاکێش بوو خەڵاتی داناڕەوف بۆ من چونکە بە ناوی کەسێک بوو کە لەو بوارە دەستی باڵای هەیە، ژمارەیەکی زۆر کتێبی نووسیوە، خۆی شانۆکار بووە، دەرهێنەر بووە، کتێبی دی بە زمانەکانی دیکە هەیە، کەسێک بووە کە باسی دەکەن یەکسەر شانۆمان بیردێتەوە. بەڵێ ڕێبین خدر سپاس کە ڕاستەوخۆ لەگەڵمان بووی، هیوای سەرکەوتنە بۆ خوازین. زۆر سپاس. زۆر سپاس.